زیادبوونی ژمارەی قوربانیانی خۆپیشاندانەکان و دوایین پەیامی مەرجەعیەتی باڵای شیعەکان. سەرۆکوەزیرانی عێراقی ناچار بە دەست لە کارکێشانەوە کرد. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند وەک وەڵامدانەوەی بانگەوازی مەرجەعیەتی باڵا نووسراوی فەرمی دەست لە کارکێشانەوە لە سەرۆکایەتی حکوومەت ئاڕاستی ئەنجومەنی نوێنەران دەکات. لە ڕاگەیەندراوێکدا عادل عەبدولمەهدی ڕایگەیاند دەست لە کار دەکێشێتەوە تا ئەنجومەنی نوێنەران چاو بە بژاردەکانی بەردەستی لەو ڕۆوە بخشێنێتەوە. ومنعهم عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان لە وتاری هەینی ئەمڕۆدا داوای لە پەرلەمان کرد لە پێناو بەرژەوەندی عێراق و پاراستنی گیانی هاوڵاتیەکانی بە بژاردەکانیدا لەبارەی حکومەتەوە بچێتەوە. لە ڕاگەیەندراوەکەدا عەبدولمەهدی ئاماژەی بۆش داوە ئەو پێشتری چەندین جار بژاردی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردووە. لای خۆیەوە حەیدەر عیبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر داوای لە ئەنجومەنی نوێنەران کرد ڕۆژی شەممە دانیشتنێکی تایبەت بۆ پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی حکومەت و پێکهێنانی حکومەتێکی نوێ ئەنجام بدات. فراکسیۆنی سایڕوونی سەر بە ڕەوتی سەدریش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا بە هەمان شێوە داوایان لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کرد ڕۆژی شەممە کۆبوونەوەیەکی نائاسایی بۆ پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێک بخات. لذلك قررنا ما يلي. أولا عادل عەبدولمەهدی 77 ساڵ یەکێکە لە سەرکردەکانی ئەنجومەنی باڵای ئیسلامی لە یەکەم حکومەتی دوای ڕوخانی ڕژێمی بەعەس وەزیری دارایی بووە. لە 2005ەوە تا 2011 جێگری سەرۆکۆمار و لە ساڵی 2014 تا دەست لە کارکێشانەوەی لە ساڵی 2016 وەزیری نەوت بووە. لە 2 تشرینی یەکەمی ساڵی 2018 وەک پاڵێوراوی هەردوو کوتلەی بیناو ئیسلاح بە پێکهێنانی کابینەی نوێی حکومەت ڕاست پێدرا. لە 25 هەمان مانگ بە فەرمی بەرپرسیارەتی حکومەتی لە حەیدەر عیبادی وەرگرت. پاش کەمتر لە ساڵێک لە پێکهێنانی کابینەکەی لە سەرەتای مانگی ڕابردووەوە خۆپیشاندان و ناڕەزایەتی لە گەندەڵی و بێکاری و نەبوونی خزمەتگوزاری دەستی پێکرد. بەهۆی کوژرانی زیاتر لە 400 خۆپیشاندەر و بەدەمەوە نەهاتنی خواستی خۆپیشاندەرانەوە حکومەتەکەی ناچار بەدەست لە کارکێشانەوە کرا. من المتظاهرين من الناس من القوات المسلحة الوضع العراقي سواء بالنسبة لنا يعني كحقوق إنسان